شێخ عوسمانی بیارە کە زۆربەی زۆرمان ئیناسین بۆم بۆنەیە قەسیدەیەکی شعری نووسیوە کاڵێت ئەگەر یادت لە دڵ کەم کەم ئەسیری گۆهی ئەژدەر بم لە بۆ تەسکینی زامی دڵ هەوای ڕەوزەی جینان بابێ لە عشقی تۆیە بیللا سەر و چاو و دڵم قوربان بە قوربانت دەبم قوربان بەراتی عاشقان بابێت. زۆر جار ئەم قەسیدە شعریانە وەکو مەولوونامەیەک لە ناو مزگەوتەکانە و یاخود ئەو ماڵانی کە خوان ئامادەکەن بۆ میادا ئەخوێنرێتەوە و کەشێکی ئاینی پیرۆز دروست دەبێت. بۆ یاڵین لە پاش ناوبڕەکەەوە جارێکتە سڵاوتان لێبێت ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمان هابن. بەڕاستیە چەند ڕۆژێ لەوە پێش کە سەری ساڵ بوو یادی مەسیح بوو زۆر ئیتیمامی پێدرا شار خۆش کرا بەڵام بەداخەوە کە بۆ میادە هیچ شتێ نەکراوە کە پێویستە بکرێ ضرورەوە ئێمەوە تا لەلایەن خۆمانەوەکو تەجیلاتێک بەخۆشی یادەکەەوە سیدیمان لایە سیدی محەممەد جەباریمان لایە کە یادی بابڵێ مەولوونامەیە خوێنێتەوە زۆر بە خۆشحاڵەوە تا لە بەیانەوە تا ئێوارە ئیشی پێەکەین و خەڵکێکێک زۆری پێ خۆشە و شتێکی زۆر پێی باشە و سیدەکەشی سەرفەبێ بەڕاستی خەڵک هاتووە بۆی کە مەسەن سیدیە بەرن وەکو مەولوونامەیەک لە ماوە لێبن بەتاکی دەی چۆن دوو نۆعمان هەیە مەولوونامە مەلا بەکریش و سەی محەممەد جەباریش زۆر سەرفەبێ و فرۆشێکی باشی هەیە. باسی یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە جێگەی شانازیە بۆ گەلی کورد یەکەم کەسێک کە یادی لە دایکبوونی پێغەمبەری کردبێتەوە صلی الله علیه وسلم لە عالەمی ئیسلامیە سوڵتان مزەفەرەدینی پادشای هەولێر بوو کە ئەم زاتە کورد بووە و هەموو ساڵێ کۆمەڵێک عولەمای لە وڵاتانی جیهانەوە دعوت کردو ماڵ و پارەیەکی زۆری سرف کردووە لە پێناوی یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم یادی لە دایکبوونی پێغەمبەری کردوەوە صلی الله علیه وسلم هەتاکو سەرگوزشتەکەی درێژە کە ئاچێتە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاچێتە خەوی ئەو پاشایە کە دوو کەس ئەیانەوێ دەستدرێژی بکەنە سەر مەرقەی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناونیشانیانی پێیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەوەکەی پادشای هەولێرە کە ئاچێتە ئەوێ ئەو دوو کەسە ئەناسێتەوە کە ناونیشانەکەی بۆ هەڵاون پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەوەکەی و ناهێڵێ کە دەستدرێژی بکرێتە سەر مەرقەی پێغەمبەر صلی الله هەتاکو ئێستاش جێدەستی دیارە سوڵتان مزەفەرەدین لە مەدینەی منەوەرە بە دەوری مەرقەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند مەترێک بۆ قوڵای ئەرز بە قورقوشم و بە ئاسن شورایەکی لێیاوە بۆی کەس نەتوانێت دەست بگەێنێ بە مەرقەی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم زاتە لە چیەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم چووە لەبەرەوە یادی لە دایکبوونی پێغەمبەری کردووە صلی الله علیه وسلم هەموو ساڵێ لە بەدوای ئەویشە هەموو عولەماکانی کوردستان وەکو مامۆستا شێخ محەممەدی خاڵکە قازی سلێمانی بووە مەولودنامەی هەیە لە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم مامۆستا عەبدولکەریم مدەڕیس کە موفتی عێراق بوو مامۆستا محەممەدی شڵماشی زۆربەی عولەما بەرزەکانی کوردستان قەسیدەیان هەیە لە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم و مەولودنامەیان نووسیوە و یادی لە دایکبوونی پێغەمبەریان کردووە صلی الله علیه وسلم و خەڵکیان فێر کردووە کە پێغەمبەرەکەی خۆیان خۆش بێ و لە ڕۆژی لە دایکبوونەکەیە چاکە بکەن خێر بکەن چاو لە ڕەوشتی بەرزی پێغەمبەرەکان بکەن صلی الله علیه وسلم خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم بچەسپێ لە دڵی تاک بە تاکی کۆمەڵی موسڵمانانە. والله بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ماڵەوە نردویانیان ئەرە وڵا ماڵە و خۆم و هەموو لایەک بۆم یادە وڵا یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم یادێکی زۆر گەورەیە و لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم و ئاخیر پێغەمبەرە بۆیە ئێمە وەکو کورد وەکو میلەتی کورد وەکو میلەتێکی موسڵمان هەموو ساڵێک لەم کاتانە یاد یەکەینەوە و ئینشاءالله خوا دەروی ڕەحمەت لە هەموو لایە بکاتەوە یادی لە دایکبوونی ئەو کەسە مەزنە بێت بەهۆی خێر و خۆشی و ئینشاءالله بۆ گەلی کورد. بەڵاوی ڕاستی بێت هەموو کەس لەم کاتانەیە دیارە هەموو کات مەولوو یادی لە دایکبوونی پێغەمبەر هەر دروستە چ کاتێ بیکەی بەس دیارە لەم کاتانەیە کە تایبەتە بە بەیانی یادی لە دایکبوونێتی من هەروەکو خۆم هەڵسام کەوا بۆی دڵی ئەو کەسانە خۆشکەم بەخشینەوەی شیرینی و هاتشم بۆ حاجی کاکە ئەحمەدکە ئەو زاتە گەورەیە لێرە هەچ کەسێکەیەت بۆ زیارەتی ئەو حەزم کردکەوە دەمی شیرین کەم و ئینشاءالله خوا قبوڵی کا لە هەموو لایەک. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شفاعەتمان بۆ کا لە دنیا و لە قیامەتیشا یا ڕەبی خوا لە ئەوەی ڕێزی لە حەزرەتی پێغەمبەرەگری صلی الله علیه وسلم لەم ڕۆژەدا یا ڕەبی خوا تۆ ڕێزی دێ بگری یادی پێغەمبەر هەموو ساڵێ زۆر چاکە هەموو ئینسانەکان و هەموو مسلمانەکانی یاد پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم چونکە ئەگەر حەزرەتی پێغەمبەری خوانە بۆیە صلی الله علیه وسلم خواشمان نائەناسی خوای تەبارەک وتعالی خۆی ناوی ناوە وإنك لعلى خلق عظيم معناه كخواي جورك كم في غمري ببرز راي كده أي من أقل ببرز راي نقل من الخيبة دانا معناه ومنشيب معناه هزار جار يادي في غمر شاني باس ما دام وعلم كل ثانية ما أو يادي في غمرك يتوصل الله وسلم لهموش وينك يا ربي إخوان وخاتي حرمتي في غمر صلى الله عليه وسلم أسماء الحسنى قوت رحم ببشر
جارشمان ڕەحم بە وڵاتکەم ڕەحم بە هەموو ئیسلام بکەین بوومەتی پێغەمبەر کە سەڵاو عەلەیهی وسەلەم لە هەموو کوڕی عەرزە. ئێوانی کە زۆر جار بە ناوی مەسن پێغەمبەرەوە سوێن ئەخۆن یاخود بە ناوی خوا و قورئانەوە سوێن ئەخۆن ئەم سوێنەشیان ڕەنگە ببورم قسەیەکەم جۆری بێ لە درۆکردن. بەڵێ گەورەترین تاوان لە دوای شرک بالله درۆیە. درۆ یەکێکە لە هەرە گەورەکانی کە خوای پێ ئەڕەنج و پێی ناخۆشە بێ و عەزابی سەختی لەسەر مرۆڤدا ئەنێ درۆکردنە. درۆکردن شتێکی زۆر ناشیاوە، سوێن خواردن هەر زۆر ناشیاوە، سوێن خواردن ئیلان ئەبێ بە خوای گەورە سوێن بخورێ. ئەویش نەک بۆ هەموو شتێ هەر سێ ڕۆژی وای سەزەلام هەیە لەبانێ و تا هەر 2000 سوێن ئەخوا بە قەبری باوکم بە قەبری پێغەمبەر بە حەزەتی عەلی هیچیشە ئەمە گوناحە ئەمە تاوانە ئاخر ئەمەیە کەم و کوڕی و نەفامی ئێمە. ئەگەر ئێمە وعی و سەقافەتمان هەبێ و ڕۆشنبیریمان هەبێ لە دینەکەمان بگەین دوای عیلم کەوین ئەطلوب العلم عیلم بەرزترین شتە. عیلم میلەتان بە عیلم پێگەیشتون بە عیلم توانیویانە ئەم هەموو تەکنۆلۆژیا و حەزارەتە دروستکەن حەزارەت بە عیلمە بێ و لە عیلمیشەوە لە دینەگەی خوای گەورە عالمەکانی خۆشەی و لیان نزیکە بێتەوە چونکە عالم تا زیاتر لە زانیاری و زیاتر بوو زانست زیاتر و لەخوا نزیکە بیتەوە عیلم لەخوا نزیکاتەوە ئەخلاقی بەرز پێ بەخشەیە خوڕەوشی بەرز پێ بەخشەیە عیلم ئەبێتە هۆی ئەوەی کەوا تۆ عەزەمەت و گەورەی خوا بزانی. تا چەند کەسەکەی مسلمانی ئێستا پابەندە بۆ ڕێنمایانی کە لە ناو دینی ئیسلامە هەیە بۆ نمونە دەستپاشی ڕازگۆیی با بڵین برایەتی و ئاشتی. واللهی بەداخەوە خۆی ئەوە مهمە لێرە بەڕای من ئەمە ڕای خۆمە هەیە نوێژەکە زۆر هیلاک و بە پەلەپەر ڕاکە بۆ نوێژکردن پێشی شەوەی بەرنەکە قبوڵی نییە بەڵام دڵی حسابەتی تیابەتاکی دڵی ئەوەی کە ئیسلام پێویستی پێێتی ئەو بە جێبەجێ ناکە لە ڕووی کاری و کاسبەکەیەوە هیچ وجدان و زەمیرە بەکار نایەنێ لە ڕووی چەنەها شتەکە پێویستە بۆ نمونە تۆ دڵی خەڵک عازمەکە حەقی بەسەر شتی خەڵکەوە نەبێ بەعزێ کێشە هەیە کە خەڵکێک هەیەی تۆ کێشەی تۆنی حەق نەبێ بەسەرەوە لەبەرەوە ئەمە ئیشی مسلمانە بەڕێی من هەرچەنە من زۆر بەڕاستی معلوماتێکی زۆر باشی دینیم نییە بەڵام بەعزێ شتی عامەیە یعنی تۆ پێویست ناکە حەق بەسەرشی ترەوە هەبێ یان تۆ کە نوێژەکەی ئەو شتە پێویستە کە نوێژەکە پێ دەڵێ بیکە نەک هەر با بڵێن هەر ڕیایە بکەی وەکو پێم وتی چەندها کەسێ دوکانەکەی شتێک سعرێکی سیاقاتی خاتە سەر هیچ باشی نییە یان من مسلمان و زۆر هیلاکیشە بەحسا بە مسلمانە بەڵام ئەوی واجبە کە ئەگەر قورئانیش نەزانێ ئەمە عەقڵ بەکاربێنی خۆت دەتوانیت بزانی کە ئەمە واقعەکە تۆ بێ بیکەی یعنی ئەگە مەسەلەکە ئیسلامیش نەبێت ویجدانیان سەیریکە ینی کە ئیسلامەکە زۆر جوان ڕێی پێیاوی کە ئەمە بکەیت بەڵام بەداخەوە کە ئیسلامی واقع ئەوە نییە نوێش بکەی بەتا خۆی بەڵێ نوێژ ئێکێکە لەوانەی کە شەرتێک و شروتێکی زۆر جیایە بەڵام نوێشکردن واجبیتری لە پاڵایە. ئیسلامە بێ بۆ خۆشەویستی بەکار بێ بۆ محەبەت بۆ نیشتیمانەکە یەکەم شت تۆ ئەبێ خاکەکە و خۆش بێ خاک و وەتەنی خۆ خۆش نەوێ خواشە خۆش ناوێ میلەتەکە و خۆش بێ میلەتانیکە و خۆش بێ تۆ ئێمە کە هەریەکە و لە ناوێکا دوژمنی یەکتری بین ئەیتر کەی ئەمە ڕاستە تۆ من میلەتێکی کەم خۆش بێ ڕێز لە یەکتریەگرین خۆشەویستی و محەبەت بڵاوکەینەوە حەزەتی ئیسا لە ئێسحاحێکە فەرمێ یا بەنی ئیسرائیل اقتلوا عەدووەکم بالمەحەبە ئەمە ئیشەکە لە پێغەمبەرەکانی ئولو عەزم ئەڵێ دوژمنەکە بە خۆشەویستی بکوژە. ئاینی ئیسلام کە پێشڕە و پێغەمبەرەکەی محەممەد مستەفایە دوورتی خوای لێبێت ئیتر هەر لەو زەمەنەوە بڵاو بۆ بە هەموو گیانە وڵاتی خۆشمان کە هەرێمی کوردستانە ئێمە بێبەژنین لەو ئاینە و زۆری دانیشتوانی ئەم وڵاتە و ئەم هەرێمە مسلمانان ئێمە لێرەوە وێڕای پیرۆزبایی خۆمان ئاڕاستی مسلمانان ئەم یادە پیرۆزەکەین و هیوادارین ئەم یادە بێتە هۆی ئەوەی کە ئاشتی و برایەتی لە نێوان هەمومان نابێت تا بەرنامەی داهاتوو بەخواتان سپێرم کاتێکی شاد یەکتری بن و خواتان لەگەڵ. ئیسلامە بێ بۆ خۆشەویستی بەکار بێ بۆ محەبەت بۆ نیشتیمانەکە یەکەم شت تۆ ئەبێ خاکەکە و خۆش بێ خاک و وەتەنی خۆ خۆش نەوێ خواشە خۆش ناوێ. أشهد
أشهد أن